إمام قرطبي رحمة خوالي بالله الجامع في أحكام القرآن ده لتفسير كيدا لمجلدي ده لا بريدو صوت له هشتا فرمي من أنفق ماله في الشهوات زائدا على قدر الحاجات وعرضه بذلك للنفاد فهو مبذر. هر کەسێک ماڵ و سەرەت و سامانەکەی خۆی بۆ ئارەزوەکانی بۆ شەهەوات سەرفکە، بۆ تێرکردنی ورجی، بۆ ئەوەی کەوا ماڵی زۆر پێبڕازێنێتەوە زائیدەن على قدر الحاجات لە ئەندازەی پێویست بڕواتە دەرەوە. ئەندازەی پێویست ئەوەیە سفرە و خوانێکی باشت هەبێ، نانێکی گەرم و خۆشت هەبێ، ماڵێکی جوان و پاک و پوخت و شیاوت هەبێ، بەڵام زیاد لەوە چوو. هەیە کابرا کەوانتەرەکەی دەیتوانی بە 20 وەرەقە تەواوکە بە 2000 دلار تەواوکە چوو لە تورکیاوە بۆی دەهات هەیە بە 2 دەفتەر و 3 دەفتەر وەکو بیستومە. جلوبەرجێک دەیتوانی برام وەڵا جلوبەرەکەی بە 100,000 جلوبەرجێکی زۆر شایستە لەبەر دەکەی. ئەم چوو 17 وەرەقە و 18 وەرەقە و 20 وەرەقەی بە شاڵ دەدا زیاد لە حاجات. وعرضه بذلك للنفات بەم زیادە ڕەویەی وردە وردە ماڵ و سەرۆت و سامانەکەی تەخش و پەخش کردو لە ناوی بەرد فهو مبذر. أو كسيك كوا خواد فرمي مبذرة أو دز بلاويك كانوا إخوان الشياطين أو أنا دسنا ريزي شيطان يعني خواي پروردگار أو اندبينا خوش إنسان سروتو سامانكي بو أمشتاني كلا أندازي بيويز بيان بات دروا خوا أواني برفيقو هاوري شيطان ناو بردوا بوشي هاوري الشيطان بردوام حساب بو خواي پروردگار ناكا وشكراني خلاتكاني ناكا ئینسانێکیش کە ئاوا دەست بڵاوە لە شتی ناپێویستە سەرۆت و سامان کە نیعمەتی خوا بەکاری دێنێ وەکو شەیتان سوپاسگوزاری خوا نەبووە. ئینسان کاتێک کەوا دەوڵەمەند بوو دواتر بە ئارەزووی خۆی ماڵەکانی پەرت و بڵاو کرد و هیچی بەدەستەوە نەما ڕۆژگاری فەقیری بڕواتان هەبێ کاری وا دەکات کە شەیتان نەخشەی بۆ دادەنێ، کاری وا دەکات کە شەیتان پێی خۆشە و ڕەحمان کە ئەڵڵای سوبحانە وتەعالە نەهی لێ کردووە ئەبێتە هاوڕێ و ڕێبازی شەیتان. بۆیە ئاگادار بە برای بەڕێزم خوشتی بەڕێزم هەر کەسێک خانوەکەی دوکانەکەی زەویەکی هەیە زێڕەکەی فرۆشتی بۆچی خانوویەکی زیادی هەیە کرەیەکی لێوە دەگرێت ئەلحەمدولillah زەویەکی هەیە دوا ڕۆژ دەتوانێت بۆ منداڵەکانی بیکا بە خانوویەک کچەکەی کەشوی کرد کوڕەکەی کەژنی هێنا لە پەناخۆیەوە داینێ دوکانێکی هەیە داوێتی بەکرێ مانگانەیەکی باش کرێی لێوە دەگرێت زێڕێکی هەیە لە ماڵەوە هی خێزانێتی بۆ خۆی کڕیوێتی و دایناوە و زەکاتی شەرعی لێ دەدا ئەمانەی هەیە لە کتوپڕێکا دێ بەسەریا وەڵا دەبێت کەلوپەلی ماڵەکەمان هەموو بگۆڕین بۆچی وڵا کەوانتەرەکەمان مۆدیلی نەما و کەوانتەرێکی گرانبەها لە وڵاتێکەوە بۆمان بێ یان زۆر لەی خەڵکی چاکتر بێ خەڵک ئەگەهاتن هەل لە مەتبەخەکەەوە بڵێن ئەمە چ کەوانتەرێکە ئەمە لەکوێوە هاتووە ئەم قەنەفانێکی هیچ عیبیان نێبیان گۆڕین بە قەنەفەیەک کە پێنج قاتی ئەمە گران بێ وەکە میوان هەر نەزانە سەیری کوێ و دوکۆراتی ماڵەکەت کە تۆ ئەمانە ئەم بنچینانەی ماڵەکەت زەویەکەت هەبووە خانوویەکی کرێت هەبووە زێڕێکت هەبووە دوکانێکت هەبووە فرۆشتن بۆ ئەم بابەتانە یان بۆ سیارە گۆڕین ئۆتۆمبیلێکت هەیە ئەلحەمدولillah ساغ و سەلامەت پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەتی پێ جێبەجێ دەکەی تەقۆهڕی نییە پاک و پوخت و خۆش ڕەوە زۆر بە جوانی دەڕوە عیبێکی نییە بەس بەوەی پۆزی پێوە لێدەی بڵێن فڵان کەس ئەوە ئۆتۆمبیلێکی لاندکرۆزەری 2025 0 کیلۆمەتری پێیە کە چوو بۆ تەعزیە جامەکانی ڕەش بێ و خۆی پێوە ڕادا بەڵام چۆ زەویێکی فرۆشتووە چۆ دوکانێکی واریدات و داهاتی فرۆشتووە ئەسڵی ماڵەکان کە دەبوو ئەمانە بمێننەوە ئەمانە داهاتت پێشکەشکەن ئەمانە بۆ داهاتوی ژیانی منداڵەکان بەکاریان بینی فرۆشتی بۆ ئەم شتانێک کە پێویست نەبوون ئەو کەسە بەڕێزان قورئان نەهی لە کارەکەی کردووە ئەوە مبەذیرە ئەوە خوای پەروەردگار پێی ناخۆشە و کارەکەی جێگایەکی نەگرتووە.